توندوتیژی بەرامبەر ژن تاوانێکە کە نابێت بێ سزا بمێنێتەوە. توندوتیژی لە دژی ژنان ئەساساً لەسەر بنەمای نظامی پیاو سالاری دامەزراوە. توندوتیژی لە دژی ژنان ڕەگەز، ئاین، نەتەوە، بیر و باوەڕ، تەمەن و ئایدۆلۆژی و چین و توێژ ناناسێت و لە سنوور و وڵاتی تایبەت تێدەپەڕێت. لە هەر جێگایەک بە شێوەیەک ئەم توندوتیژیە بەڕێوە دەچێت. لە نظامی پیاو سالاریدا ژن بە مڵکی پیاو دەزانن. لە وڵاتانێک کە قانون و یاسای بەڕێوەبردننی کۆمەلگا لەسەر ئاین و نەریتی شەرعی دانراوە وەک ئێران، گوێڕایەڵی ژن بۆ پیاو دەبێتە قانونی پیرۆز. جەوهەری پیاو سالاری لە بنەڕەتدا ئەمەیە کە بۆتان باز دەکەم. پیاو دەیهەوێت و تێدەکۆشێت بە هەموو شێوەیەک و لەوانە بە زەبری کاریگەر و توندوتیژی تاوەکو ژن کۆنتترۆل بکات و بیخاتە ژێر دەستی خۆیەوە. لە کۆمەلگا عەشایریەکاندا توندوتیژی بەرامبەر بە ژنان نەتەنها ناپەسەند نییە و نادرێتە بەرلۆمە، بەڵکو وەک پێوانەیەک بۆ ڕاگررتنی ڕێز و گەورەی پیا و بە ڕسمیناسینی ڕادەی دەسەڵاتی ئەو بەسەر ژندا دادەندرێت. و دەبێت ئەوەش بڵێم مەرج نییە کە توندوتیژی لە هەمبەر ژنان بەردەوام بە لێدان و زەبر و زەنگی فیزیکی نیشان بدرێت. پیاوان لە مەرخۆ بە باڵاتر زانین و بۆ ڕاگررتنی ئەم حاڵەتە ڕۆحیە لە بەرامبەر ژنەکانیاندا شێوە و تەکنیکی دیکەش لە هەڵسو کەوتی ڕۆژانەدا بەکاردەهێنن. یەکێک لەوانە توندوتیژی دەرونی و ڕەوانیە. بۆ نمونە گرنگی نەدان بە قسە و حزوری ژن لە نێو کۆمەڵگادا. کاتێک ژنێک لە نێو کۆمەڵێکدا ڕشتەی کەلام بەدەستەوە دەگرێت، هەندێک لەو پیاوانە بێتاقەت دەبن و لەسەر جێگاکەیان ئارام ناگرن یان دەست دەکەن بە خوێندنەوەی نووسراوەیەک و ئەگەر ئەوانەش نەکەن تەماشای ژنەکانیان ناکەن و بەم شێوەیە ئەو بە بچووکتر لەوە دەزانن کە گوێی بۆ شل بکەن. ژن لەمەدا زۆر هەز بە بێ قابل بوون و کەم بایەخی و تەنانەت نائەمنی دەکات. جاری وا هەیە لە جیاتی قسە پێوتن و سوکایەتی سکوت و بێدەنگی وەکو چەکێک لەلایەن پیاوە بەکار دەبرێت و کاریگەری دەرونی دەکاتە سەر ژن. بە پێی ئەزمونونەکان پیاوان زۆر جار بۆ بەدیهێنانی خواستەکانی خۆیان لەم ئامڕازە کەڵکی باشتر وەردەگرن تا زەبر و زەنگ، مەتەڵەگوتن و نەوعێک لە لێدوان و قسەکردن کە دەبێتە هۆی ئازاری ڕۆحی و سوکایەتیکردن بە ژنان یان گاڵتەکردن بە ژن لە کاتی ئەنجامدانی کارێک کە ژنانە نییە، وەک کاروباری تەکنیکی کە بە کاروبارێکی پیاوانە لە قەڵم دەدرێت یان شاردنەوەی نهێنی و ئەسرار لە ژن. بێباوەڕێکی تەواو لەمەدا زەق دەبێتەوە. زۆرێک لە پیاوان گرنگترین بڕیار و تەسمیماتی ژیانیان بەبێ ئاگاداربوونی ژنەکانیان ئەمەلی دەکەن. سنەتی پیاو مەزنی عەقڵێتی ژن بەگشتی بۆ بڕیاردان و حکوم بڕینەوە بە لاواز و کەم و کورد دەزانێ. بڕواکردن بە ژیری و توانای مێینە لە بواری بڕیارداندا خۆی لە خۆیدا زەمینەیەکە بۆ حیسابهێنانی توانای ژن و مەجال بۆ ڕەخساندنی بۆ گەیشتن بە چارچەوەیەک لە دەسەڵاتداری. جنێودان، هەڕەشەکردن، خستنە ژێر چاودێری، بێمەبالاتی بە هەست و خواستی ژن لە هەموو بوارەکاندا وێ ڕای بێبەشکردن لە ئیمکاناتی ماڵی و ئابووری کە بە تەواوی ژن دەکاتە چاو لە دەستی پیاو. دەبێتە هۆی فشاری ڕۆحی بۆ ژن. بەگشتی کاریگەری توندوتیژی ڕۆحی قوڵتر و درێژخایەنترە. دەستدرێژی جنسی بەرامبەر بە ژنانی کارمەند و کرێکار لەلایەن کاربەدەستان و کارفەرماکانەوە کە زۆربەی وەختەکان لەبەر مەترسی دەرکردن لە سەرکار و بێکاربوون و هەروەها بێ ئابڕۆبوون بێدەنگی لێ دەکرێت و قەت بەو ڕادەی کە ڕوودەدات دەرناکەوێت. توندوتیژی جنسی دژ بە ژن زۆربەی جارەکانیش بە پەنامەکی دوور لە چاوی ئەو ڕوودەدات. قانونەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی توندوتیژی لە دژی ژنان پەرە پێدەدەن و ڕەوایی پێدەبەخشن. یاسادانەرانی ڕژێمی ئیسلامی پەسەندکردنی قانون لە دژی ژنان وەکو بەڕێوەبردننی ئەحکامی ئیلاهی چاو لێ دەکەن و ئیجرای ئەم قانونە بۆ بەرژەوەندی کۆمەڵگەی ئیسلامی بە پەیوەست دەزان یان بە پێویست دەزان. لەبەر ئەوەی پێیان وایە بە پێڕەوکردنی توندوتیژی لە دژی ئەوان دەتوانن بەر بە فەساد و بێبەندوباری لە کۆمەڵگادا بگیردرێت. لە حاڵێکدا بە پێی راپۆرتەکان ئاماری بێبەندوباری و فەساد لە نێو جەمعەتی پیاواندا کە پیاوانی ڕۆحانیشیان تێدایە شیاوی بەراوردکردن لەگەڵ جەمعەتی ژنان نەبووە و گەلێک زیاتریشە. ڕووپۆشی زۆرم لێ کە ئەمڕۆکە لە سایی شۆڕشی ژن ژیان ئازادیدا توور هەڵدراوە
لە ڕیزی تونند و تیژی دەرونیدایە، بەڵام بە بۆنەی بە یاساییکردنی لە کۆمەلگای ئێران لە ماوەی سێدەی ڕابردوودا دەچێتە خانەی زوڵمی سیاسیشەوە. تەلاق نەدانی ژن لە کاتێکدا کە ژن خوازیاری تەلاق سندنە، فرەژنی پیا و تەنانەت بەبێ ئیزنی ژنی ئەوەڵ، نەدانی مافی سەرپەرستی منداڵ بە ژن لە کاتی جیابوونەوەدا، بەرگریکردن لە کاری ژنان لە دەرەوەی ماڵ و بێدەسەڵاتی ئابووریش لە ڕێزی تونند و تیژی حقوقیدان. کۆمەلگای سنەتی کێشەی ژن و منداڵ و بەگشتی تونند و تیژی لە بنەماڵەدا بە کێشەیەکی خصوصی دەزانێت و دەوڵەت و دەستگاکانی لەم چوارچێوەیەدا لەمەڕ چارەسەرکردنی ناکۆکی تونند و تیژی بەرپرسیارەتیان نییە، بەڵام کۆمەلگای پێشکەوتو ئەم بەرپرسیارەتیە ناخاتە سەر ئەستۆی تاک، بەڵکو دەوڵەت بە نوێنەرایەتی خەڵک و کۆمەلگا بە پێی یاسا بڕیار دەدات، چون تەنیا یاساژ نییە کە کاریگەری هەیە، بەڵکو فەرهەنگیش دەبێت ئاڵوگۆڕی بەسەردابێت. میدیا دەبێت دەوری بێلایەن و بە ئینسافی هەبێت لە ناسەندنی ڕواڵەتی زوڵم و زۆردا و لە دەرخستنی دەنگی نەڕەزایەتیەکاندا. بزوتنەوەی ژنان و هەموو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە کوردستان نیازیان بە ڕاشکاوی، لێبڕاوی و شەفافیت لەم ڕێگایەدا و لە هەمان کاتیشدا یەکبوون و یەکدەنگیش هەیە، نەک هەر ژن کوژی، بەڵکو هەموو ئەو دیمەنانە لە تونند و تیژی بەرامبەر بە ژن دەبێ بگۆڕدرێت، چ لە باری ئەخلاقیەوە و چ لە ڕووی یاساییەوە دەبێ سزا هەڵگر بێت. تونند و تیژی بەرامبەر بە ژن نابێت بێ سزا بمێنێتەوە.